ساڵی تازەیەکەم ڤیددیۆمانە ئەمە دووە زۆرترین ڤیددیۆ لەو ساڵ دەبینن ئینشاڵڵا ئەگەر بینەرەکانی خۆم ئاهابن ئەو حرەکەیە تێبگەن. ڤیددیۆی پێشوو قسەیەکم کرد جا ئینشاڵڵا ساڵێکی خۆش بەڕێ دەکەین بەیەکەوە و ساڵی 2020 ساڵێکی پڕخێر و خۆشی دەبێت. بەڵام بەداخۆ وا دەرناچێت ئەمویست دڵی خۆم خۆشکەم کە ئەو ساڵی منە و ئەو ساڵ زۆرترین شتەکەم، ئەو ساڵ زۆرترین ڤیددیۆەکەم، ئەم ساڵ زۆرترین ئاواتم هەیە و نازانم شی بەس وا دەرناچێت. بەسەر دڵم خۆشە زان بۆ چونکە ئەگەر جەنگی جیهانی سێم ڕووبدا ئەوە هەمومان ئەمرین و بەتەنێ من نابرم شەڕەکە هەر بە جدی دەستی پێ کرد. إنا لله وإنا إليه راجعون. سلو جەماعەت بەخێر بێنەوە ڤیددیۆکی تکە لە چەناڵەکەن و چەناڵی مەبەستکین بە ڤیددیۆکی تازەوە لە ساڵی 2020 بە دووەمین ڤیددیۆ. بۆ ڤیددیۆکان هەموو نەژمێرم جەماعەت جەنگی جیهانی سێم دەست پێ دەکات. World War 3 is coming man. ساڵی دەوامەڵێ دەکاتکە مش حەزم لێ نییە ئەمڕۆ وەکوتم لە گروپی $5 پۆست بکەن ئەوە ریاکشنتان بۆ دەکەم ریاکشنە سەر پۆستەکان دەکەم ڕۆ ریاکشنە سەر ئەو پۆستان دەکەم کە لەسەر جەنگی جیهانی سێم کرا وە کوشتی قاسم سولەیمانی ئەو لێری یا سلێمانی جەماعەت ریاکشنە بۆ دەکەین و تۆزێک دڵی خۆمان خۆش دەکەین پێیان و هەر ئەمرین بەس با دڵمان خۆش بێ خۆشخانی وە یعنی من کورسیم کڕی ئەم ساڵوتم خۆشە بێت بەس هیچ ئێستا سێری چەند پۆستی دەکەین لە ناو گروپەکە لاگەڵمان بن بلۆگە واش مۆبایلێ ئەزان باگراوندەکەم زۆر ناشرینە ئەڵێ لە حەمام دانیشتوم بەڵام چاچێکی نەویش ویستان ڤیددیۆ سەتەپش بکەم پێم بڵێن لە کۆمنت ئەیکەین جەماعەت وەکو بینین ئەمە گروپەکەیە ئەتوانن جوینکەین بە ناوی $5 وەکو بینن سەترام کەیدی چەندە Oh my god کەیدی دێتە هەستەکەم هاک بۆ مۆزوعەکە خوا خۆشترینە ترامپ قاسم سلێمانی خۆم ئەتیۆ چییە نووسێتی چی لە خۆشیە وەڵایەن جەماعەت من لە خۆشیە بێمە ئێرە نازم دێڵە بابڕێ ئەگە یاری نازانی بۆ ئەچیت بۆ قەتار مەهاتما غاندی جەماعەت زەین چۆنە ئەو مەهاتما غاندیە زۆر گوناحە ئێستا زیندوو بێتەوە نازانم چی بڵێ بۆ خەڵکە یعنی ئەو شەیەکە بێ ئەیکردوتەی مەهاتما غاندی وەتە قەشمەڵ بەدەستیانە هەوە چێ حەسەن ڕوحانی بۆرە بەغەڵەتە ئەتی گوناحە دەبرین مەبڵێنەوە وەڵا قاسم و هاوڕێکانی با بێن ئەڵڵا بش لە یارمە هەڵدابوو بە شەریکە هەڵەی کرد لە جیاتی درۆپ ڕێزۆنی پێشکەشکردین قاسم سلێمانی زۆر بەداخۆ ینی خەفەتاویە زۆر تو ترامپی ئاهەوە وەرە هەچیمەواکە لە شوێن ئەدی وەڵا بژی WWC کیم جۆن هون let me ئەو جەماعەت ئەو کیم جۆن نازم ناوکەشی چۆنە خواخوایەتی جەنگ دەست پێ بکات چونکە موشەکەی زۆرە حەزی لێ بەکاری بێنێ جەماعەت هەواڵگەرمە لەسەر قاسم سلێمانی سڵاو دوای ئەو هەواڵێک کە پێمان گەیشت سەبارەت بە هەواڵەکە دوێنێ کە مەهدی موهەندیس و قاسم سلێمانی لە ڕێگەی مەتار بوون بۆ خواردنی درۆپ کەچی ڕێزۆن لی داون و مردوون مەهدی موهەندیس بە قاسم سلێمانی وتووە بە شەرەفم بەس یاری نازانی لەسەر سەری جەنابەت دنیات پۆینتم هێنا خوارەوە و کەیریشم زۆر دابەزی قاسم سلێمانیش لە وەڵامدا پێی وتووە سوێن بە ئیمامی عەلی و ئیمامی حوسێن من نەبووم بەڵکو ئەوە ترامپە سوورە بە هاگ یاری دەکات دواتر سەیری یاری ترامپیان کردە سەیریان کردووە کەیدیەکەی فڕیوە پۆینتی فڕیوە بە هاگ یاری دەکات وتیانە با ڕیپۆرتی لێدە ریپۆرتیان لێداوە کەچی سەیر دەکەن پاپجەکەی بان نابێت چونکە ئەم زۆڵە سوورە بە سیدیا یاری کردووە ئێرانیش بەتەمایە لە ڕقا پاتری فڕۆکە بێفڕۆکەوانەکان لە ئێران لە سێ دوو فڕۆکەی بێفڕۆکەوان قاسم سلێمانیان کوشت ئێرانیش داوای سزادانی ئەو دوو فڕۆکەوانە دەکات بەڵام فڕۆکەوانەکان بەڵام فڕۆکەکان بێفڕۆکەوانن بۆیە بێ پاتریکان بۆ بنێرێتەوە زۆر ناخۆشێنە لە دڵمیدا فیق ئەم فیق وەڕە چییە
کوڕە سوڵتان با من و تۆ ئاش بینەوە گشت کەسێک لە تیکتۆک شەڕەکە کاکە دەی بە ئاشت بینەوە چاک حیامان چوو خوا جوان نیمەوە چییە ئەوە چی لە وێنەکان ئەگرم هەستان بێک و دەڵێن چیز تۆ زێمەجار لە کامێرەکەت بردە ئەولاوە مەسەلە چییە ئەو مەسەلەکەی تیکتۆکە بەزە وەڵای و تێکستان زۆر خۆشن when you playing dead and the Iranian soldier say shoot everyone again okay بس معناه چیه تنگشت ئەڤاڵ بکرد ئەگەر قاسمی سلێمانی ڕۆژێ 1000 تومانی کۆ بکردایە توی توانی درای بکرد ئەڵا بژی وەڵا بەخواتە یەک لەوتە بەناوبانگەکانی ئەڤاڵ بکرد کوردیان دێتە نامەغموری بەسە بازارگەی بکەوی برێ گۆ پیاو هەیە برێ ناگۆ دا ئەوم پێ برێ بەس پێ برێ گۆ ئەزە پیاوم دێ دەرێ ناگۆ بڵای ڕاستەکە ئەمریکا کە گوتی گۆ پیاوم هەیە بڵێ ناگۆ دەیڵە ئامادەکردنی ئێران بۆ تۆڵەکردنەوە لە ئەمریکا نوتت بگرە بڵێم ئەواز بێن ئەوە چیە پۆستی تر دوهزار بیست ساڵێکی خۆشە بێ بۆم دوای سەرۆ جەنگیانی سێم بەڕێ I said, do we have a felon? Huh? Oh, USSR. Now you better get your stank asses up out of here before I cause a nuclear holocaust up in here, fool. Oh, that's right, boy. You better get on out of here. Come back. Jay, bring your zipper behind him. لا يبقى ديستينا قيشتم لا بجي البوست أخوهم كل دوما كاتي تقطع قانا لكاتي زنق زياني السيم طبعا ويلد يعني اگر زنق زياني السيم رد هذا بي يعني أبي يعني لخوب ترسي بدا ما يتسي مەسەلەی گۆ ئەمریکا برێ گۆ پیاونێ برێ ناگۆ بەرێ چەند سارنەوە پێش ئەو قسەم کردیا بەڵام هەر بەخۆشمەوە بۆ چوونەم هەبوو مەسەلەن ترامپە سۆر ئەو فەترەی درێژەی دەدایە لێ نەدەدا ئەم لۆجێ گومانی دروست کردبوو لۆ لە تورکیای نادا و لە ئێران نادا لە بنەوە لە گەریتی گومانەکەەوە بوو دەرەقەتی دێکاکە ئەگە دەرەقەتی نێتن قەیدنا بەس دەرەقەتی دێ و لێشی نادا سیناریۆیەکە لێرانە لێ سمعی هەموو ئەمریکاشی بردبوو ئەمریکیەکان نانێشت هاتنە سەخت کاکە ترامپ سمعی ئەمریکای بردبوو نمونەشی وەسیتت دەمێن ئێستا کە ئەمریکا ساروغی هەیە لەسەر ساروغەکەی بنووسی بەس بنووسی لە تەبری سەریعە بە مەغموریدا وا لە ناو حەدیقەی مەغموریە واللهی ساروغەکەی وەکی تەکسی لە کۆرانان دەسوڕێتەوە دێ ئەبەو تەبرە سەرەی من دەکەوی شەڕ لەگەوەی دەکرێت ولا ڕاستەکە عبابا خمۆڕیە زۆر پێشبینی کردووە وتیتی ئەمریکا بڵێ گۆ ناگۆ ئێستا شاتی تۆ قسەکە لە قسەکەی من ڕاست بوو گۆ ناگۆ ئەو کەسە وتەی خۆی هەیە ئەوەش وتەکەی ئەوەیە گۆ ناگۆیە سەپارەت بەم شەڕە کوژانی قاسم سلێمانی لەلایەن ئەمریکیەوە گرژبوو ناکۆکیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە ئەگەری دروستبوونی شەڕی نێوانیان بێت باشە کورتی بکات بەڵێ بەڕێزان بەڕای خۆم پێشم باشە کورد خۆی کڕ بکات و بێدەنگ بێت تاوەکو هەردوو دەوڵەت شەریکی زۆر شەڕێکی زۆرەکەن و یەکتر داون و فینیشەکەن ئۆکێ هیلاکە بن و لە شەڕ و یەکیان نەکەوێت و کورد خۆی کۆبکاتەوە وەکو گورگی برسی پەلاماری هەردوو لا بدات و هەم ئێران و هەم ئەمیش ئەمریکا بکاتە ژێر دەستی خۆیەوە و هەر خۆشی حکومرانی بکات و هەر حکومەتێکی نوێ بۆ ئەمریکا و ئێران دابنێ بشی ینی فکرمان پێ جەماعەت بێدەنگە بێت تاوەکو شەڕەکە تەوا بێت دواتر دەستیان بەسەر دوشاندا ئەگرین و ئیتر بخۆمان دەوڵەتی دروست دەکەین ینی دەوڵەت بۆ ئانیش دروست دەکەین بۆ خۆشمان دروست دەکەین جار با دەوڵەتێکمان بخۆمان دروستکەین اینجا لە هاوڕەکانی بابێن قاسم و پاسدارەکانی بابێن کاتێک پەبجی ئەکەی نازانین دەنجی تەقی یاریکە یان جەنگ دەستی پێ کرد سێری دەمەچاوە باشترین یاری چیرۆک چییە God of War Red Dead Battlefield 3 ئەوەی با سلێمانیەکەت بەڵێ دەریکە ئێستا ئەوانەی کە پێشبینیان نەکرد بۆ یاری Battlefield 3 ئێستا دەڵێ ئەڵێ قسەکەمان ڕاست دەرچوو کەنەدا خۆش دەژی جەستین بیبەر
No World War 3 for me I am Canadian ئەوە بزانم لە کەنەدا شەڕ نابێت ئەگەر شەڕ دروست بێ ئیتر ئەوان دڵیان خۆشە تاکۆ یارزانانی فۆرتنایت لە دەنگ زیانی سێم یارزانانی فۆرتنایت بخۆتەنها بیڵکەن بەشکم بچنە سەرەوە های گراوند دەگرن و ئیشاڵی ستان بەرناکەوێت زانەتێ لەبەرەوە حربی الحمد لله رب العالمين من كابرايتش فيمينستم لبروا حربي عالمي سيم استدستي بيكت و لعرزي عراقيشة معناتها عرزمان بقانسو است من خواردن دروز دكام واقام لمنانا يلا جنتو بروشر كلاشيكوف كله عالم خۆشی شۆک سوڵتان داسۆ شەڕەکە بە قوتەکەیان کە شەڕەکەیان پەری سادە گەورە بووە کە دەبێت ئەم یەکشەمە کاروسیا و کوردستان هەتا دوایی بەشداریان کۆبنەوەی دەکەن کە دەبێت ئەم شەڕە بۆسێت و ئەگەر نەوەستێت کاولکاریی زۆر خراپ بە تۆی ڕێیان دێنێ بە پێی قسەیزانەکان بێ جەنگ جیهانی سێم ڕوودەدات وەڵای جەماعە ئەگەریش هەیە ئیتر سوزانم چکە کوردەکە شتێک گەورەیەکە لەوانە جەنگ جیهانی سێمیش لەسەوە دروست بێ وەنیە ئەتیەوە کەی شەڕە ئەوە کەی شەڕە جەنگ جیهانی سێم شەڕە برا شەڕی ئاین جەنگ جیهانی سێم وەنێ پشقڵ وایە پشقڵ تاوە پشقش ئەڵێ وایە بێدەنگە ئەزانم بەس نیشانەی بێدەنگی مانای ڕازی بوونە دەیگەن تەرمی قاسم سلێمانی ئەبوومەتی مهندس لە بە ئۆتۆمبیلی ئەمریکی دەبرن گۆرسن بێ فڕۆکەوانانەی کە ئێشەکان ئەمداندا دادگای بکرێن ئەمریکا بۆ فڕۆکە بێ فڕۆکانی ئێشەکان ئەجەندا شێوەی ئێران هیچ بۆ نەماوە ئێستا کاتی ئەوەیە بچم دەرز بخوێنم ڕکێن هەڵی نابێ بە شەڕەکاتە سودی ناوێن نانجەما دووا مەڵێن خوێندن ئاتڵ بۆچیان پۆستان سێری نەڤیتکەن پۆستەکانی مسریوەتەوە پۆستەکانی لادا بەتەمای هەڵاتنە بۆ کەنەدا چکە لەوێ شەڕ نییە چکە لێ شەڕ نابێت وێنی کەنەدا فۆڵۆی لادایە پۆستەکانی سریوەتەوە ئەوێ بەتەمای چی بێ ئەبەزی نەبیت ئاوا ماڵەگەڵەکەی بەداڵبوو من هاوڕەکەن لە ئامادە باشین بۆ جەنگی جیهانی سێم کە چەند ساڵ لە پەبجی ئەزمونمان کردێت ئیتر هەمووتان ئامادە دەبن ئەوانەی کە زۆر یاری پەبجی دەکەن ئیتر پەبجی لێرە باوبوو یاخود یاریەکانی تر دەکەن کۆڵ ئۆف دیوتی چیە تر ئێستا ئێوە یاریزان بەجددی مناڵێ من پڕۆ یاڵە پڕۆی کە شەڕ بوو چەکەڵگر ئەگەر پێوی وە کاتێک ئەوان جەنگی جیهانی سێم دەست پێ دەکەن بەبێ من دەتخوا باشەکەکان بەکاربێنم شت پێچ نەکەی خەتەرە خومێنی هاوڕێکانی بابێ جەماعە بەزدی شتێکم گوێ لەبوو دەڵێن ترامپ کووردە ها کەسێ باوە بێ لە پڕێکە ئێسەر پێڵێن کووردە تاوە جەماعە هاتین کۆتایی ڤیدیۆکە هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و ئەو پۆستانتان بەدڵ بێتن ئیتر دەمێت شتێک بڵێم هەر شتێک ڕوویدا هەر شتێک بوو خوانەکە من هەر بەردەوام هەر ڤیدیۆ دەکەم هەوڵ دەدەم قەت ناخۆشی نەبێت ینی دانێ بڵێ ئێستا شەڕە و شتە تو هەر ڤیدیۆەکەی من هەر ڤیدیۆەکەم هەممان دڵتم نەبێت دڵی خۆمان تەنگ نەکەین بۆ شتانە ژان هەر مردنە تێرە شتێکی ڕوویدا من هەر بەردەوامم تاوەکو مردن ڤیدیۆەکەم بۆ ئێوە دێگەن دێوەش لایکێ بکەن ماستاوەکە خەستە بە تەمایچی ینی شتەکەم وی ئەو دیارە هەمووتان جوینی گروپی 5 دلار لیnkەکەم لە دیسکریپشن داناوە لە یەکەم کۆمنتیش دامناوە وەوەی نوێ لە کەناڵەکەم با سبسکرایب کەناڵەکەم بکە و لایکی ڤیدیۆکە بکەن ئەو کورسێ زۆر سێکسیە جەماعەت برا ڕووخەری بەربمەوە کاک خوافز